پێشساوی بێباوەڕەکان جوان ئەبێ من ئیسلام عن ڕاستی کە باس کراوە جێبەجێ بکەن. You may see, let's say, you may face so many difficulties when you join Islam in your nation. My name is Fomi Shishi Solange. ناوم فۆمی شیژی سوانشە لە ئەفریقاوە هاتووم و خەڵکی کامیرۆنم. I come from a country which is full of Christianity. هۆکار زۆر بوون کە پاڵنەر بوون بۆ ئەوەی ببن بە مسلمان. بەهێزترین هۆکاریان جیاوازی هەڵسوکەوتی خەڵکی مەسیحی بوو لەگەڵ مسلمانە. لە کاتێکدا زۆربەی خەڵکی وڵاتەکەی من مەسیحیە و بە پێچەوانەوە هەڵسوکەوتی جوانی مسلمانان لێرە لەگەڵ مەسیحی ئەوە بووە هۆکاری مسلمان بوون. To like take the decision to become an Islam. بڕگەی تووشی تاوان و تووشی مەعسیەت و تووشی خراپە. First, I want to thank the few people who never give up on me. بە شێوازێکی گشتی مامەڵەی ئەندامانی ئەم خێزانەی لەگەڵیان دەژیم لە کوردستان بە تایبەتی مامۆستا سادق کە هەڵسوکەوتی مامۆستا لەگەڵ من زۆر جوانتر و باشتر بووە لە هەڵسوکەوت و مامەڵەی باوکی ڕاستەقینەی خۆم. ئەوە هۆکاری مسلمان بوونم بوو کە دەربارەی ئیسلام خوێندمەوە بۆم دەرکەوت ئەوەی کە من بە دوایدا دەگەڕام لە ئیسلامدا هەبوو یان کە بینیم مسلمانان دینەکی خۆیان پیادە دەکەن زۆر جیاواز بوو لە هەموو ئاینەکانی تر. So that prompted me, that moved me to take the decision of becoming an Islam. ئەوانەی غەیری ئیسلام زۆر بەدیقەت زۆر کە مسلمانش ئەبینن یان منطقەیەشی ئیسلام ئەبینن کاریگەری لۆ دەوروبەری خۆ لۆ غەیری ئیسلامیش هەیە و بەڵام کردەوە خراپەکانیشی کە کردەوە جوانیشی نەبی ئەویش تاسیراتی هەیە. There was a gap in me that has پێش ئەوەی شاتمان بێنم و ببمە مسلمان بۆشایەکی گەورەی دەرونیم هەبوو کە بوومە مسلمان ئەو بۆشایە دەرونیم نەما. ئەو هەست و دڵخۆشیەی لە کاتی شایەتهێنانم بۆم دروست بوو لە هیچ ساتێکی ژیانمە بۆم دروست نەبووە هەستم پێ نەکردووە. ئەوەی کە لە وڵاتی من لەسەر ئیسلام و مسلمانان دەوترێ زۆر جیاوازە لەوەی کە ئێستا تیایدا. بۆم دەرکەوت ئەوەی وڵاتی خۆم هیچی ڕاست نییە و کە لەسەر ئیسلام دەوترێ. جیاوازیەکی زۆر لە ژیانمان ڕووی داوە پێش مسلمان بوون و دوای مسلمان بوون. پێش مسلمان بوونم هەر شتێکم ڕووبەڕوو ئەبوویەوە بە عەقڵی خۆم چارەسەرم ئەکرد. بەڵام دوای مسلمان بوونم ئیسلام فێری کردم بەپێی بنەماکانی قورئان و فەرموودەکان ڕووبەڕووی ئەو بابەتانە ببمەوە کە دێتە پێشم. پێشتر زۆر تووڕە دەبووم ئێستا زۆر هێمن و لەسەر خۆم. یەکێک لەو سەرچاوانەی کە ڕۆژانە دەمەوێت لێوەی فێری ئیسلام بم تۆڕە کۆمەڵایەتیەکانە بە تایبەت یوتیوب. You read in Quran, if like I follow things on YouTube, how to like deal with certain things as a Islam. الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. الله أكبر سبحان ربي الأعلى. الله أكبر ربي الكريم. الله أكبر سبحان ربي الأعلى. سبحان ربي الأعلى. Okay, the differences between Christianity, where I come from, and Islam. خەڵکی مسلمان یەکتریان خۆش دەوێ و خەمی یەکتریانە بەدەم یەکەوە دەچن. بەڵام لە وڵاتەکەی خۆم کە مەسیحین ئەو شتانە بەدی ناکرێ و هەرکەس خەمی بەرژەوەندی خۆیەتی. ئەوەی زۆر سەرنجی ڕاکێشام لێرە و لە ناو خەڵکی مسلمان گەرموگوڕی و توندوتۆڵی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانیانە. دوای مسلمان بوونم یەکێک لەو کەسانی زۆر هەوڵم لەگەڵدا مسلمان بێت و قسەم لەگەڵ دەکرد هاوسەرەکەم بوو کە سپاس بەخوا ئەویش مسلمان بووە. یەکێک لە ئارەزوەکانم ئەوەیە کە گەڕامە وڵاتەکەی خۆم با کەسە نزیکەکانم هاوڕێکانم ڕابگەێنم ئاینی پیرۆزی ئیسلام ڕاستترین ئاینە لە جیهاندا. لە وڵاتەکەی خۆم ڕێژەیەکی زۆر کەمی مسلمان هەیە بەڵام ئەگەر مەسیحیەک ببێتە مسلمان ئەوا دەکەوێتە بەر توانج و ڕخنە و چەندەها لەمپەر و بربەست.
لە وڵاتی ئێمە دەنگۆیەک بڵاوە وا بیر دەکەنەوە کە مسلمانەکان پێغەمبەرەکان دەپەرستن و دەبێت مرۆڤ بکەن بە قوربانی. بەگشتی ئەوەی کە لە وڵاتەکەی خۆم لەسەر ئیسلام و قورئان و پێغەمبەر بیستوم و فێرکراوم، لێرە پێچەوانەکەیم بینی و ڕاستیەکە لێرەیە نەک لە وڵاتەکەی خۆم. هەست دەکەم خۆی گەورە منی زۆر خۆشویستوە کە هیدایەتی داوم و مسلمان بووم. That will make my joy fulfill is if when I will go to the pilgrimage home in Mecca. That will be my greatest joy. Thank you. This must be. Thank you. الحمد لله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد الله أكبر. الحمد لله بخوم خەڵکی گوندی هەموویان دڵخۆشیان دەربڕیە بەرامبەر ئەو ئافرەتەی، هەموویان دڵخۆشیان دڵخۆشتن و دڵخۆشیان دەربڕیە. بەڕاستی هەر کەسێک کە باسمانەیە کردیا گوتیان ئەو ئافرەتە مسلمان بووە، ئەلحەمدولillah هەموو خەڵکی گوندی دڵیان بۆی خۆش بووە، حتا وەکو خەڵکی گوندیش هاوکاریشان بۆ ئەو کردی لەبەر ئەو خۆشەی. و هەروە بەڕاستی داواکارم لەوانەی کە ئەو جۆرە ئافرەتانەی کە وەکو خزمەتکار لە ماڵیاندا هەیە، وەکو ئامۆژگارێکی برایانە هەوڵدن ئەخلاق و خڕۆشیان جوان بێ لەگەڵ ئافرەتانە، وەکو کسی ماڵ تەماشایان بکەن. بەڕاستی لەبەر ئەفرەتە کە باسەکە ئەڵێ کە مسلمان بوویمە کە لەوە عایلە الحەمدولillah ئەڵێ هەڵس و کەوتی زۆر جوانم لێدیتن، جیاوازی زۆر هەبوو لەگەڵ منطقەی ئێمە. جا بەڕاستی زۆر گرنگە، زۆر مهمە ئەوانەی ئەو خزمەتکاران هەیە ئەخلاقیان جوان بێ، خۆشیان جوان بێ و وەکو ئەوەی خۆیان لە ماڵی خۆیان تەماشایان بکەن و هەوڵدەن باسی ئیسلامەتیشان بکەن. زۆر گرنگە هەر لەفزەکی جوان ئیسلام ئەگەر ئەتۆ ئەخلاق جوان بوو بەرامبەرەوەن ئەو ئیسلامەکە شتێ قبولەکە. تەماشای وڵاتە مالیزیا و ئەندەنوسیا بکە لە سەردەمی خۆی ئاەت هەم خۆشی ئەخلاق جوانەکان تازیرەکان بووینە کە ئەخلاقیان جوان بوونە چین ئەو وڵاتەی خوای گەورە هیدایەتی داینە. ئەخلاق جوانی زۆر گرنگە، زۆر مهمە. جا بەڕاستی ئەمە مسلمان دەبی ئەخلاقمان جوان بەرامبەر ئەو کریکانانە ئەوانە دەستکورتن، فەقیرن، معنای بێدەسەڵاتیشن کە تۆ هاوکارێکیانەکەی ئەوانش دڵیان خۆشەبی کە پێغەمبەری فەرمووی صلی الله علیه و سلم تەهاد و تەحاب هەدیە ببەخشە محەبەت و خۆشەویستی زیادە بی و خۆشەویستی کەوتە ناو دڵیان. یعنی بە منداڵ و بە هەمووی هاوکار بوون، هەموون پێیان ئەگۆ ئیو هەیە و ئەو هەیە و خوای ڕەحم کرد خدا هیدایەتی دا ئیسلام بوو. زۆر زۆر پێدرخۆشین بە هەم عایلم پێدرخۆشن، ئینە دەرەوەشم هەموو پێدرخۆشن وەڵڵاهی چونکە ئەو ئیسلام بووە. ئەو قورئانش هەندێک لێ بە هەدیە هینابوو، ئەرێ وەڵڵا هەموو هاتینە سەردانیان کردە و بەرکو هاوکاریان بڕە کردە و بە زۆری دەگەریان برێن و دەگەریان هاوڵیان دەگە بکەن و ئەمە هەموو نەوەیان دەگەرە کردو، یعنی هەتا ئینە خزمەیانیش دەگەرە بوو ئەو هەبکە و ئەو هەبکە و هەتا خوا ڕەحمی کرد خدا هیدایەتی دا لە ڕەحمی ئەو خوای بەزیادی بێ خدا هیدایەتی دا. برادەرەکەم هەبوو پێم وەوێت و ناوم لێ نەحەیشە لە هەنجی هەر هاتەکەنم بۆ عەیش ئێستا لە ڕەحمی خوای بەزیادی بۆ عەیشە گوت خوا هیدایەتی دا و خوا ئەغر و باداشتی هەمان داتەوە خوا خدا ڕەحمێن پێ بکە خوا ئەمەش بەشداربی لەو خێرەی چونکە لە ناو عایلەمە ئیسلام بوو. ئەویش تاسیراتی هەیە. جا بەڕاستی مەڵێ ئەمن چنیمە نا ڕێز و تەقیرێکی زۆران هەبی لە یەکدی مان ئەو ئیسلام ڕاستی کە باس کراوە جێبەجێ بکەن